سڵاوتان لێ بێوم کاتتان باش ماوەی چەند ساڵێکە جۆرێک لە کار و کەسابەت لە هەرێمی کوردستان دروست بووە کۆمپانیەکانی نێتۆرک مارکێتین ئەوانەی بە سیستەمی هەڕەمی کار دەکەن لە هەرێمی کوردستان بەشێک لە وڵاتیان لەگەڵەمان بەشدارن بە بڕە پارەی جۆرا و جۆر ئەو کۆمپانیایانە کارژمێر و شمەکی جۆرا و جۆر و چارەسەری سروشتی و پزیشکی دەفرۆشن دەڵێن ڕێگە پێدراون لیژنەکانی فتواش لە هەرێمی کوردستان بەردەوام قسەیان لەسەرم جۆرە کارە هەبووە ئەوان دەڵێن بەبێ ئەوەی ڕۆژێک دەوام بکەی یان ببیتە مۆزەف لە شوێنێک تۆ خۆت دەبیتە خاوەنکاری خۆت سەرمایی خۆت بەدەست دێنی لە ناکاو لە پڕێک دەبی بە کوڕێک لەسەرم بابەتە گرنگە لەسەرم سیستەمە هەڕەمیە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. نێتۆرک مارکێتینگ سیستەمێکی بازرگانی جیهانیە بەکاردەهێنرێ لەلایەن کۆمپانیا بازرگانیەکان کارکردن لەو سیستەمە دوو بەشە بەشی یەکەمی بریتیە لە کڕین و فرۆشتنی کەلوپەل واتە وەکو مەندوب دەست بەکاری فرۆشتن دەکرێت لە بەشەکەدا پێویستە ئەو کەسانە بدۆزرێتەوە کە پێویستیان بەو جۆرە کەلوپەلانە هەیە بەشی دووەم بریتیە لە دروستکردنی تیم و باڵ و ڕوونکردنەوەی ئەو جۆرە کارە زۆر جار ئەم جۆرە کارەش لە ڕێگەی ئەو کەسانەوە ئەنجام دەدرێت کە توانایی بڕواپێهێنانی بەرامبەریان زۆرە هەموو زانیاریەک لەسەر کۆمپانیاکە بۆ ئەو کەسەی کە دەتەوێت ببێتە یەکێک لە تیمەکەت دەخرێتە ڕوو کۆمپانیەکان شێوازی کارکردن و شێوازی سەرنجڕاکێشانیان و مامەڵەی کڕین و فرۆش و وەرگرتنی پارێشیان جیاوازی هەیە هاتوومەتە یەکێک لە کۆمپانیەکانی بواری نێتۆرک مارکێتین ئەم کۆمپانیایە هەندێک جۆری خواردن و چارەسەری سروشتی دەفرۆشن هەرە ڕۆژەی ئێمە لێرە پلانی گفتوگۆکردنمان داناوە چەند ئەندامێکی نوێی بەشداری کۆمپانیاکەش لێرەن بڕی $400 لێوەرگیراوە وەک بەشداری و کڕینی پێویستی چارەسەرەکان ئەوانیش وەک خۆیان دەڵێن لە کەسوکار و نزیکەکانی خۆیانەوە دەستیان بە فرۆشتنەوە کردووە زانیاری ئەویان پێداین کەسی یەکەمی کۆمپانیاکە لە هەرێمی کوردستان مانگانە $20,000 داهات و قازانج وەردەگرێ دەتوانێت لە $100ەوە بەشدار بێت بەرهەم بە ئارەزوی خۆی هەڵدەبژێرێت کاتێک ئەندامێک لای ئێمە تۆمار دەبێت ئێمە جانتایەکمان هەیە وەکو دیاری پێی دەدەین کە فێرکاریە کەتەلۆگی بەکارهێنانی بەرهەممان هەیە بەکارهێنانی نرخمان هەیە ئەم جانتای من دەکرێت بیجوڵانەوە ئەم جانتایەن بە بەشدارەکە منیان بەشدارم جانتایم ئەیتێ چەندێک پارەم ماوەی ئەم جانتای دەست هیچ ئەمە دیاریەکە ئەمە لەوانەیە لە سیستەمی کۆمپانیا نییە ئەمە سیستەمی کۆمپانیا نییە بەڵام ئێمە چارەسەرێک بکڕم لە $100 تا چەند چەندانەیەکە چەندێک توانای هەبێ تا بارزوو خۆیەتی لەوانەیە دوکاندارێکە بێ ئەس بکات بەشدار بێت بای $2,000 بکڕێت کێ لە ئێوە بڕێکی زۆر بەشدار بووە ئەندام ئەوەی ئەکسەریەتی لایەمە کە تۆمار دەبن بای دوو خاڵ دەکردن بای دوو خاڵ بای $420 هەیە بەهێز بنوە بتوانن کە دەست بە بازرگانیە بکەن چۆن نتوانێت بەرەو پێش بچێ مامۆستا خالیدەوە ئەندامانە ئێمە وەکو تیمی خۆمان ئێمە دەوراتمان هەیە خۆلمان هەیە و سیمینارمان هەیە کە هەر مانیجەرەکان و ئەندامەکان دەتوانن بەشدار بن تێیدا هەمویان بەم سیستەما دەتوانین توانای ئەم بازرگانێ بۆ هەچ ئەندامێک بەرز بکەینەوە بەڕاستی بۆی ڕوون بێ داهاتی جەنابەت کە ساڵێک و دوو مانگەوەنیە ساڵێک یەک مانگا بەشداریت چەندێکە داهاتی مانگانە من ئیشارەت بەوە دەکەم داهات معدود نییە بە کەسێکەوە من پێدەچێ مانگێ $2,000 وەرگن بەڵام کەسانێکە لەگەڵ من هاتوون لەوانەیە مانگی $1,000 وەرگن ئەم کۆمپانیایە نێودوڵەتیە لە ساڵی 1970 لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دامەزراوە ئێستا زیاتر لە 160 وڵات نوێنەرایەتی هەیە زیاتر لە 10 ملیۆن بریکاری هەیە بەشدارانی کۆمپانیاکە دەڵێن زیاتر لە سۆشیال میدیاوە گرنگی کارەکەی خۆیان دەخەنە ڕوو ڕێکلامی تەلەڤیزیۆنی بۆ خۆیان ناکەن وەرزێر دەرچووی بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانیە بە خۆی دەڵێ بێجگە لە دەست نەکەوتنی کار لە بوار و پسپۆریەکەی خۆی چەندین هەوڵی کارکردنی تری داوە لە بواری دیکە بەڵام دەستی نەکەوتووە دوجار بڕیاری کارکردنی لەم بوارەدا هەڵبژاردووە ئەمە قەناعەت بە خەڵەکە ئەڵێ یەکەم شت تۆ ئیشەکەی بۆ ڕوونەکرێتەوە زۆر بە ئاسانی ئەچێتە ماڵەوە بیری لێ کاتەوە بە ئارەزوی دڵی خۆی باشە
لە دوای بە بڕیاری بەشاریکردنەیە تۆ 420 دلار بە کۆمپانیا بای 530 دلار و 520 دلار وادیاتی ئۆکەی ئەڵێ وەک هەموو بازرگانێکراوانێ ساڵە یاخو زیاتر بخیانێت تا بگەنە داهاتێکی باش ئەمە بەرنامەیەکی بە خێرا دەڵۆنبوون نییە واتە بۆ نمونە کاتێک بەژاری بۆرە 6 مانگی بە ملیۆنەر 6 مانگتری بە خاونی داهاتێکی باش نامشانین لە فۆرەبەر ئەگەرم داهاتی تۆ دەستەکە بەم هەموو چالاکی و جوڵ و قەنەعاتکردن بە خەڵک لە بازاڕیش ئیشکەوە هەر دەزانکەوێت دەستم ناکەوێت ئەبێ خەڵکی زۆر وشیاتر و ڕوونتر و شارەزاتر بێت لەوەی کە بزانێت چ کۆمپانیاکە لە بژێر بۆ کارکردنتیایە قەنەعات بێ و بکا بەوانی تری نەکە مەسەلە قەنەعاتپێکردنی ئێمە کارەکەی بەڕوونەکەینەوە لە کۆتایە خۆت بڕیارەدا بەشداری کا بەشداری نەکە ئێمە زمانی لوست و گفت شیرین و قسەی نەرمی بەکار نێنین بۆ قۆڵبڕینی خەڵکی ئەوانی تر خۆڵە بڕن ئەمەی باسی کەس ناکەم باسی منە ناومەهێنە بەڵام کۆمپانیای تری نێتۆرکین هەیە بەڵام هەموو نیتۆرکێک نیتۆرکین بەڵام بەڕای من باشترین نیتۆرکە ئەوان وە خۆیان دەڵێن ئەو چارەسەر و خواردنانی دەیفرۆشن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و کوالەتی کۆنتترۆلی هەرێمی هەیە لەگەڵ خۆم بەشێک لەم چارەسەرانە دەبەمە بەردەمی مێزی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەمە لیبڵی وەزارەتی تەندروستی هایکەواتە ئەمە ڕێگە پێدراونی دکتۆر گیانەکە جەنابەت ببینی ئەمە ئەم ستیکەرە دەستکاری کراوە کوژداوەتەوە بارکۆ دووشتەکەی بەڵام ئێمە ئەتوانین ئەگەر ستیکەرەکە بارکۆ دووشتەکەی لەسەر دڵنیابین کە ئایا ئەمە هی وەزارەتی تەندروستییانە یانجارە دڵنیانی نەخێرەوە ئاوا دڵنیانە شە سەیری ئەگەر برای کامێرەوان بێنێتە پێشەوە یعنی شێوێنراوە ئەڵەن گوایە بەکار هاتووە بووە ینی لە بەکار هاتووە خۆمە چۆن بەکاریان ناخۆ یاریان پێ نەکردووە ئاوا دەستکاری کردوانە ینی گومانتان هەیە لەوەی دروست نەبێت دڵنیاییەوە گومانی لەسەرە دکتۆر ستیکەرە زۆر بە ئاسانی تەجویل دەکرێت ئەم چارەسەرانەی تر ئەمە بۆ سپیکردنەوەی دان بەکارێت بەڵێ فەرمە دکتۆرگە جەنابەت ببینی بەڵام هیچ ستیکەر و لیبڵێکی لەسەر نیە گوایە ئەڵێن کوالەتی کۆنتترۆلی هەرێمی ژەی بینێ بەڵام ناتوانرێت ستیکەر لە هەمووی بدریان پێڕاناگەن قسەت چیە لە کوی ئەمە ئەمەیان هەنگوینە دکتۆر ئەوەشە فرۆشن ئەنی بەشێکە لەو بازرگانیە کە ئەکرێت ڕاستتان چێ ئێمە ئەوەی کە داوا لە هاوڵاتیانەکەین هەر دەرمانێکی پزیشکی کەیکڕن شارەسەری سروشتی بێ شارەسەری کیمیایی بێ پێویستە ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر بێت لەزگەیەک هەیە لێکرێتەوە ئەمە ئاساییە چێتە سەر نووسینێکی تر یان ئاسایی نییە بەڵێ نەخێرەمە ئاسایی نیە ئەو لەزگەیە ناساییە پێم وانە ئەمە ئاسایی بێ باش ئیجرعاتتان چێ بێ بەرامبەر ئەو شوێنانەی کە ئەم چارەسەر سروشتیانە ئەفرۆشن کاروان ئێمە بەردەوامی ئیجرعاتیان لەگەڵاکەین وەسوڵاتی هەرامەمان هەیە چەند شوێن داخراوە چەند کەس ڕاپێکی دادگا کراوە ینی بە بەردەوامی ئێمە کۆمەڵە لیژانوانەیە گەڕن بەڵام ئیتر بازارەکە بازارێکی گەورەیە خەڵکەکە خەڵکێکی بێ ئیشە ینی هەوڵی هەموو شتێکەیە بەڵام وا دیارە ئەو کۆمپانیایە ستیکەر و ڕێگەپێدانی دەستگای کوالەتی کۆنتترۆلی هەرێمی کوردستانی هەیە بەڵام زۆرێک لە بەرهەمەکانیان ستیکەری لێ نەدراوە لە هەمان کاتیشدا دەڵێن هەر چارەسەرێک ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر نەبێ پێویستە هاوڵاتیان بەکاری نەهێنن یەکێکە لە کۆمپانیەکان چارەسەری سروشتی فرۆشێ ڕێگە پێدانی ئەوەی هەیە بەڵێ چۆن شەریکەتی ڕسمی ڕێگە پێدانی هەیە بۆ ماوەدەکان هیچ ئیشکالێکی نییە ئەو ئەیتمانێکی ئیفرۆشێت هاوڵاتیان ئاساییە بیکڕن طبعا ئاساییە ئەگەر ڕێگە پێدانی مەی پێ و ستیکەری مەی لەسەر بیلۆ ئاسایی هەندێکیان ستیکەریەوەی لەسەر نییە ئەمە هیچ دەرمانێک مەسئول نینە هیچ دەرمانێک کە ستیکەری مەی لەسەر نەبی ئەگەرچی باز لەوە دەکرا هەندێک سکاڵای یاسایی لە دادگا لەلایەن ئەو کەسانەی بە وتەی خۆیان لە ڕێگەی بەشێک لە کۆمپانیەکانی نێتۆرک مارکێتینەوە زیانیان لێ دراوە تۆمار کراون لەسەر داوای تیمی پرۆگرامی بنکۆڵ ئەم پارێزەرە چەندین ڕۆژ چەندین بنکەی پۆلیسی بەسەر کردوتەوە وە خۆی دەڵێ چەند سکاڵایەکی بینیوە کە بە مادەی 456 یاسای سزادانی عێراقی کە تایبەتە بە فێڵکاری تۆمارکراون دەڵێ هیچ سکاڵایەکی تایبەتی ڕاستە و خۆی دژ بە کۆمپانیەکانی بوارەکە نەبینیوە وەسفی ئەم شتە بە شتێکی دیکە ئەمە خۆی لە خۆیان یاسایی نییە بۆ لەبەر ئەوەی ئەمە چێتە بابی 456 قانونی عقوباتەوە ئەم کەسەوە ئەکا بە احتیال بە فێڵ وا ئەکات من بە فێڵ وا ئەەکەم بەڵام کاتژمێرەکەم وەها گران بەهایە و ئەم مادەی یا بەکار هاتۆ فڵان شتە ئەمانە زیاتر ڵقی شەریکاتی دەرەوەن لە هەرێمی کوردستان ئەکرێنەوە بۆ مارکێتین بەڵام لە حقیقەدا بەڕاستی یاسایەکی گونجاومان نییە ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ڕێخستنی ئەم شەریکاتی مارکێتینە داوامان لێکرد لە چەند بنکەیەکی
پۆلیس ئەو ریسێرچێکمان بۆ بکات کردێت وانە بەڕاستی من هیچ شتێکی وەهام دەست هیچ داوایەکە بوو لەبارەیەوە داوا هەبووە بەڵام بە 456 تۆمار کراوە لە چەند کۆمپانیایەکۆ داوام لێکراوە ئەگەر شخصێکی دیاروی چەند کەسێک بێنە بۆ شەریکەکەمان ئێمە ئەم مادەیە بکڕە لێ ئەوە کەسانە هەڵبژێنن کەسی دیارن کەعات بە خەڵکی تر بکەن ئەو کەسانە ئەکە هەڵئەبژێرن کەوا ئەکەن شێوازی ئیقناعیان بەهێزە شێوازی ئیقناعیان بەهێزە بەڵێ وتیان بە چەند بەشدار بە ناوی کۆمپانیا والله من موادێکی کارەبایی بوو ئامریکی کارەبایی بوو بای 2500 دلار بوو پێیان وتم ئەمە بکڕێت دوو کەسی کە بێنی ئێمە بەشداریت پێکەین لە سەدا پەنجای قازانجی ئەم دوو کەسا گەڕێنینەوە بۆ بەڕێز لە بازاری دۆلارەکەی هەولێر پارێزەری ڕاوێژکار هێرش جعفەر قادرە بینم کاگێرش سڵاو لێبێ با بەدەم ڕێوهانێک گفتوگۆ بکەین ئەو بازاڕەی چەند ساڵەکە لە هەرێمی کوردستان بوونی هەیە لە ڕێگەی نوێنەرایەتی کۆمپانیاکان ئەوان ئەڵێن لەگەڵ ئێمە بەشدار بن بە پڕەپارەی جۆراجۆر لە پڕەگەبی بە کوڕێک ئەوەی بینیمە لایەنی اقتصادیەکەی ئەو کەسانی کە ئیسفادە دەکەن ڕێژەیان زۆر کەمترە بە بەراو لەوانی کە زەرەرەکەن یعنی سوودمەندان من لە پرۆسەکە بەڵام لە ڕۆی قانونیەکەیەوە ئەمە ئەگەر بە عەقدێک تەنزیم بکرێ چکە زۆر جار دەبینیت غەبنی تایە غەبن یعنی چی لە ڕۆ قانونیەکەیەوە غەبن یعنی من ئەو پارەی ئەی بەخشم بۆ کڕینی شتێک یەکسان نییە بەو بەرهەمەی ئەو بیضاعەی کە وەریەگرم بەڵام ئایا ئەم غەبنە مقتەرنە بە ئیستیغلالێکەوە ئیستیغلالی لەگەڵە چونکە ئەگەر ئیستیغلالی لەگەڵدا بێ لابوودە کەسی زەرەرمەند ئەتوانێت بەنابەرێتە بەردادگا کەەوە زیانیان پێکە کاکێرش بە بڕایەوە زۆرتان بینیوە لە دادگا ئەو کەسانی کە زیانیان پێکەوتو لە ڕێگەی بەشداریان لەگەڵ ئەم جۆرە کۆمپانیانە هاتوون شەکوا تۆمار بکەن سکاڵایان کردووە یان نەخێرکەمە بەڕای من لەبەر حالەتە قانونیەکەی خەڵکی کەم تەتەڕقەکە چونکە ئەو بە ئیرادی خۆی ئەچێت بڕی 1500 دلارێک دەبەخشێ بۆ کڕینی سەعاتێکە سەعاتەکە بای لەوانێ قیمەتی حەقیقی لە بازار دەبای 700 دلار بێ 600 دلار بێ یان کەمتر لە نیوەی قیمەتی حەقیقی خۆی لە بازاردا ئەمە ڕاستە غەبن دروستەکە و بۆی هەیە پەنابەرەتە بەردەگە بەڵام مقتەرن نییە بە ئیستیغلال بڕیار وابوو لە نووسنگەکەی خۆیان لەگەڵ یەکێک لە کۆمپانیەکانی دیکەی ئەم بوارە گفتوگۆ بکەین کە لە 180 وڵات نوێنەرایەتیان هەیە لە بواری تەندروستی کار دەکا بەڵام دواتر ڕەزامەندیان نیشان نەدا بەڵام دوزار یەکێک لە ئەندامانی نوێنەری کۆمپانیاکە ڕەزامەندی ئەوەی پێداین دەتوانێت ڕوونکردنەوەمان لەسەر شێوازی کاری خۆیان پێ بدا ئەو دەڵێ پسپۆڕی و بڕوانامە و بوونی سەرمایە مەرج نییە بەڵکو تەنها پێویستە ئەو کەسە بەهێز بێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و توانای گفتوگۆی هەبێ بۆ ئەوەی باوەڕ بە کەسانی دیکەش بهێنێ کە شەرعی و یاساین بۆچی ڕێگەتان نەیە لە کۆمپانیا من ئیجازەی کوالیتی کوردستانم هێشتا نەگەشتۆتە دەست چۆن دەتوانم بە تۆ بڵێم کە کاکەم من ئیجازەی کوالیتیم هەیە تۆ وەرە لە کوردستان بەرهەم لە من بکڕە ئایا دەتوانم چۆن بە خەڵکەڵێن من تەجروبەم کردووە و سیستێمەکە وەکو عێراق هیچ کێشەی تێدا نیە چون تقریبا بەرەوەی 8 مانگ دەڕوا کە فەرعەکان لە کوردستان کراوەتەوە و تا فەرعیش نەکرێتەوە و دەست نەکا بەیش و بەرهەم نەگاتە دەست وەزارەتی تەندروستی ئەم ئیجازەی هەر نادرێ چۆن لە عێراق بۆ ماوەی 8 ساڵام ئیجازەیە هەیە هەم لە ڕووی شەڕی و هەم لە ڕووی کوالیتی هیچ کێشەیەکی نییە ئێمە پشتمان بۆیە کە ئیجازەی وەکو بابەتی عێراق وەکو حکوومەتی عێراق ئیجازەیەکی زۆرتەوە هەم لە ڕووی شەڕیەوە هەم لە ڕووی فڕۆشی ڕاستەوخۆ هەم لە ڕووی کوالیتی بەرهەم و هەم لە ڕووی حەڵال و حرامەکەی کێشەمان کەواتە جیاوازی کەوتوتان نییە لەگەڵ کۆمپانیەکانی تر شێوازێکی هەڕەمیە ئەبێ باڵەکەی خۆت بەهێزکەی تیمەکەی خۆ بەهێزکەی و کاتە خەزانجی زیاتر ئەگە ئیزنم بدەیت تێبینی لەسەر ئەو بابەتش بدەم شەریکە هەڕەمیەکان چەند خاڵێکی تایبەتمان هەیە ئەمە جیاوازیمان لێک دەکات کە بۆی بتوانێت هەر شخصێکی ئاسایی ئەم دوو کۆمپانیا لێک جیا کاتەوە گرنگترین خاڵی ئەوەیە کە بەرهەم دەبی ڕاستەقینە بێ لە کۆمپانیا چی ئەفرۆشنەوە بەرهەمانە چین پۆڵەن دەکرێنە بەعام بەسەر 4 بەش باش
یەکیان پاراستنی کەسیە وەکو ماجوونە و چۆن بڵێ شامپۆ ئەو شتانێک کە بە ئەم ئامیانە ڕۆژانە جەنابێت لە خەو هەڵستی تا ئەو کاتی دەخەی بەکاری دێنی سابوونە شامپۆیە شامپۆی جسمە معجونی ددانە ئەم بابەتانە بابەتی جوانکاریمان هەیە کرێماتی کرێمی ڕۆژ و کرێمی جوانکاری بۆ بابەتی ئافرەتان بەکاردێ ئەمە پۆڵۆنێکی بە شێوەیە ئامیانە پۆڵۆنی سێم خواردنەوەکانە چای قاوە نیسکافە سرکە شەربەت و هەر بابەتی زۆرتر کە ئەوانە هەر هەمووی کۆمەڵی کوالیتی بەرز تێدا بەکاراتەوە لەناو بازاڕی دۆلارەکەی شاری هەولێر هەندێک لە کاسبکاران ئەم شێوازی کارکردنە ناناسن هەندێکی تریشیان زانیاریان هەیە زانیاریت هەیە دەربارەی ئەو جۆرە کارە زانی چۆنە خەڵک کە بە سەهوو دەبن ینی دەڵێ وەرە ینی بە سەهوەکە چۆنە دەڵێ وەرە ئەو کۆمپانیە پارەکە ینی ئەتون چەند نەفەرە خەردەکەیەوە کۆمپانیەکە بە دەرێتن هەرێکی سێ وەرەقەت دەدەمێ ئەتون نەفەرم زیاد بۆ خەرکەوە ینی وچی ئەوە چی دوای تەمەشا دەکاتن بنی کۆمپانیەکەی بۆشە ماوەکی دیار دەبی دوای بزر دەبیتن دەڕوە ئیفلازی هیناوە ئەگەم لەو ناوە کەسابەتە هەیە پێشیان گوتیمە بەشدار بم ینی کە گوتیان لە شەریکەک هەیە لازم فەرعچیە لە هەولێر شەکەی بە حەلال شانی خەڵک دەداتن گوتیم مەسەلەن بای 20 وەرەقە ئەتو مەوادمان لێ دەکڕی پاشەوی ئەتو دەبیە یەک لە برێن لە ئەندامەکانیمە توش دەبی بچینە فەری دیکەمان لێبینی ئەو بەو 20 وەرەقەی چ لەو شەریکەی دەکڕیت سەعاتێکی دەستیە نازام هەندێک بابەتە دەیکڕیتن پاشەوی کە چەند نەفەری زیاد بکاتن پشتی زیاد دەبی وەکو لە قیدار کەم پێیان گوتینات و چەند نەفەری زیاد بکەیت چەند لەقت زیاد بکاتن ڕباحی هەفتانە و مانگانەت زیاد دەکاتن بەشدار ناکەم قەنەعەت بەو قسەی ناکەم یعنی معقولە تو بای بچی 20 وەرەقەی بیدێ شەریکێکە و یەک سەعاتی دەستی یان دوو سێ بابەتی لێ بکڕی نەخیراکە دەرنیوە ناوە بەشدار ناوی لە جۆری هەرگیز ئێستا ملوعانە پارەم نییە تا بچم خۆم بگۆڕم بەگە پارەمە بی دەتوان بچم ئەوە دوکاندانم زۆر دەگۆڕم بە پار دەگۆڕم بیلال سعید ڕۆژنامەنووسی ئابوووریە وە خۆی دەڵێ چەندین جار لەلایەن کۆمپانیاکانی ئەم بوارەوە داوای لێکراوە بەشدار بێ و خەڵکانی دیکەش بانک هێش بکە بەڵام ئەمڕەتی کردوتەوە دەڵێ بەشێ لە کۆمپانیاکان داوایان لێکردووە بە جۆرێک قسەیان لەسەر نەکا کە هاوڵاتیان لە بەشداریکردن سارد بکاتەوە پێم وایە بە حکومە ڕێگری لەم پرۆسەیە بکاوە نەهێڵێ ئەوەندەی دیکە داهاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەناوی بزنسەوە ببرێتە دەرەوە بەڵام لە زۆربەی جیهان ئەم کۆمپانیانە نووسنگیان هەیە فەرعیان هەیە نوێنەراتیان هەیە بۆ ئاسایی نەبێت هەرێمی کوردستان هەبێت من پێم وایە لە هەر شوێنێک ئەگەر هەبێ واقعش لە هەموو ئەو شوێنانەشی هەبووە لە ناوچەکانی دیکە لەو شوێنە جوگرافیانە بووە کە هەوڵ دراوە چینی هەژار و چی هاوڵاتی کە دەستکەوتنی بە سەرمایە قورستر بووە سوود و استقلال لەم هاوڵاتی ئاسایانە وەرگیراوە ئێستا ئەگەر بڕۆیتە نێو ئەم بازارە لە هەرێمی کوردستان ئەبینی ئەوەندەی هاوڵاتی دەستکورت و هەژار و کەم دەرامەت لە نێو ئەم پرۆسەیە بە دوای خەون دروستکردن بۆیانە گەڕاون و دەستیان بۆ بردووە ئەوەندە سەرمایهداری گەورە و خاوەن بزنس و کۆمپانیای گەورە لە نێو هەرێمی کوردستانە چەندها سەرمایهدار هەیە لە هەرێمی کوردستان ناکرێت خەڵکە کە خەڵکی هەژارن سادن و سەرمایشی کەم لە بەدەستیانەیە ئەو خەونە ببینن بگەن بە لوتکەی هەڕەمەکە زۆر ئاساییە بەڵام شێوازی هەڵبژاردننی ئەم پرۆژەیە هەڵەیە لە وڵاتانی دیکە پشکی گەورە هەیە کۆمپانیا کە دێتە وڵاتیەک ڕێگاوبانێک کە دروستەکات و ئەبێتە تێچوویەک وەرەگرێت لە پای ئەم ڕێگاوبانە چەندین هاوڵاتی ئاسایی وەکو من و تو ئەتوانێت ببێتە خاوەنی پشک لە نێو ئەم پرۆسەیە و دوجار داهاتی دەستکەوێت بەڵام ئەم ڕێگایە کە لە هەرێمی کوردستان پێڕەوەکریان لە ڕێگەی ئەم پرۆسە بازرگانی و کە پێوترێ بازرگانی هەرەمی شێوازی مامەڵەکردن لە نێو بازارە هەڵەیە کە من پێم وایە زۆر جارێ هاوڵاتیانی ئاسایەتە بێتە قوربانی چونکە بازرگانیەکی واقعی نییە هاوڵاتیەک لە نێو ئەم بازارە کە کاڵایەکی پێفرۆشێ کاڵایەکی واقعی نییە کاڵایەکە بۆ نمونە سەعاتێکە فرۆشێ بە هاوڵاتیەک لە نێو بازارە بە 20 وەرەقە یان بە 22 وەرەقە لە بازاری واقعیا کە بیبێتە بازارەکانی هەرێمی کوردستان لەوانەیە دە لە سەدی ئەو پارەیە بۆ نکاتەوە واتە تەنها 2 وەرەقە یان 200 دلارێکت بۆ نکاتەوە لە بازارە کاڵایەک کە توانای ئاڵوگۆڕی دەساودەستی پێ نەبێ پێی ناوترێ بازرگانیەکی تەندروست لێرەدا هاوڵاتیەک ئەخرێتە نێو قاڵ بۆ هاوکێشەیەکی بازرگاری کە لە پای ئەوەی کە خەونێکی بۆ دروستەکرێت کە ئەگەری هەیە من بتوانم دەسە ڕاستی خۆم لەگەڵ دەستە چەپی خۆمە ببەمەنەوە بازارەکە ئەم دوو هاوڵاتیە ببنەوەی کە پشکێکی من لە نێو بازارەکە زیاد بێ بەڵام هاوڵاتی دەسە ڕاست و هاوڵاتی دەسە چەپم ئەگەر توانی قەناعەت پێهێنانی بۆ تۆ نەبێ ئەو کاتە بێتە قوربانی پرۆسەیە کە سەعاتێکی بفرۆشراوە بە 22 وەرەقە لە بازارەکە 2 وەرەقە ناکات بەڵام خۆویستانەیە ئەو کەسی کاچی بەزدارە بێ خۆویستانەیە بەڵام خۆی ئارزومەندەکە بەزاری بکات ئەوەندەی کار لە ئاسەر ئایدۆلۆژیای ئەم تاکانە ئەکرێ بڕۆنە نێو پرۆسەیە ئەوەندە پرۆسەیەکی عەقلانی نییە بەداخەوم پێتەڵێم 99 هەڵخەڵەتێنراون ئەگەری هەیەک لە سەدەکەی سوودمەند بوو بێ
بەڵام بە شێوازێکی ناواقعی یان شێوازێکی جۆرێک لە هەڵخەڵەتاندا پێم وایە ژمارە ئەوانی کە زیانیان بەرکەوتووە زۆرە بەڵام بەشێکی لەژێر ترسی قسەکردنی ناو کۆمەڵگە بەشێکی لەبەرەوە هۆشیارێکی یاسایی نییە بەشێکی بە ئەسڵی بابەتەکە تێنەگەشتەوە وەکو هۆشیارێکی دارایی و ئابووری کە لەنێو ئەم بازارە چەندێکی زەرری کردووە ترسی کۆمەلگا بەستی لەوەیە خەڵک نەزانێت کە کەوتۆتە ناو هەڵەوە هێر بەشێکی زۆر ئێستا لە هاوڵاتیە لە هەرێمی کوردستان زەرری بەرکەوتووە بەڵام نایەوێ بە دەوروبەرەکەی خۆی بڵێ من زەرم کردووە من هاوڕێ و دۆستی نزیکی خۆم هەیە کە تێکەوتووە کاتژمێری پێفرۆشاوە بە 22 وەرەقە پێم وتووە پێکەوە بۆرە بە ئەم کاتژمێری تۆ ببینە بازار بزانین نرخەواقعەکەی چەنە تەنانەت جورئەتی ئەوەی نەبێتە ناو بازار بڵێ ئەم سەعاتە چونکە خۆی بۆ خۆیڵێ من نازانم چەندێکەکە بەڵام کەتەلۆکی لەگەڵە کەتەلۆکی لەگەڵە ئەم سەعاتە بی بە هەر کوێیەکی ئەم وڵاتان دەوروبەرت وڵاتانی جیهان نرخێکی واقعی 22 وەرەقەیە تەنانەت هەندێک لە کۆمپانیەکانی نێتوەرک مارکتینگیان ناونی بە شێوازی هەڕەمی شەکەن بە مێشەڵەن ئەڵەن کوردستان 24 تیمی بەرامی بن کار مەکەن یان وەرن یان لە ڕووی پرۆگرامە کاری لەسەر مەکەن بۆی لێمان تێک نێن تۆ خوێنەوەت بۆ چییە تەنانەت بە خۆشتیان وتووە بۆ خۆ دوو پرسیارە دوت ئەڵێ لێمان تێک مەدەن باش یان بانکێشتان نەکەن زۆر جارەڵێن لێگەڕێن وەرن بەشدار بنێوەش خوێندنەوە چییە بۆ یەکەم لێمان تێک مەدەن ئەمە گەورەترین گومانە کە لەم بازاڕا هەیە دووەمیان کە دەوروبەرەکەت بانگهێشتی بازرگانیەکە پێت وایە دەمی هاوڵاتی دیکە یان میدیای دیکە دابخەی گەورەترین گومانە بازار ترسی ناوێ ئەگەر بازارێکی واقعی بێ چی میدیایشی لەسەر بکات چی هاوڵاتی بەدوایە بوێڕێ هەر بازرگانێکی دیکە بێ وەکو وتم هاوڵاتی لەم وڵاتە خاوەن سەرمایی کەم پێویستی بەوەیە کۆمپانیای پشک و سەهمدار لەم وڵاتە دروست بێ نەک ئەوەی بازاڕی هەرەمی دروست لە پێشتر لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان بڕیاری حرامبوونی کاری بەشێک لە کۆمپانیا هەڕەمیەکان و ئەوانەی بڕەپارێکی زۆر لە بەشداران تەنها لە پێناو بەشداریکردن وەردەکردن دەرکردبوو لە سلێمانی سەرۆکی لیژنەی فتوا دەبینم و وە خۆی دەڵێ بە دۆداچوونیان بۆ زۆرینەی کاری کۆمپانیەکانی شێوە هەڕەمی کردووە دەڵێ فتوایکی یەکلاکەرەوەیان هەیە بۆ یەکەم جار لە ڕێگەی کوردستان 24ەوە ڕوونی دەکاتەوە ئەم بەشداربوونە حرامە ئەم بڕە پارە پێدانە سووە ئەم بڕە پارە پێدانە حرامە هەر خودی مامەڵەکە حرامە چونکە هاندانی خەڵکە بۆ شتێکی نادیار مامەڵەکردن لە شتێکی کەسابەت ئەەکەینەوە دواتر کەسانی تریەنە ناو ئەم شەبەکە ئەم سیستەمە هەڕەمیە یان ئەوانش قازانجەکەن ئەخر ئەمە خەیاڵە ئەمە خەیاڵە تۆ ناتوانانی گرنتی بی بە بەرامبەر بڵێ تۆ وەرە قازانجەکەی بڕێ پارە دەسێم قازانجەکەی شتێکی نادیارە مەجهولە مامەڵەکردن لەسەر شتی نادیار لە شریعەتی پیرۆزی ئیسلامە قەدەغە و حرامە ئەو جارە جۆرێک لە غەرەر و چاواشەکاری تایە یعنی لە یەک کاتە چەند شتێک کۆ ئەبێتەوە سووک کۆ ئەبێتەوە جۆرێک لە قمار کۆ ئەبێتەوە جۆرێک لە غەش و فێڵ کۆ ئەبێتەوە ئەو جارە زەمانێکیشی نییە گرنتی نییە گریمان ئەم کۆمپانیای ئەمڕۆ ئیفلاسی کرد کێ بەرگریەکە لە باڵەکانی کۆتایی کە بەشداری ئەم مامەڵەیە بوون ئایا لە دادگا کەسێک هەیە کە بێت لە بەرەوڕویان بوەستێ گەر بۆ نمونە کەسی زەرەرکار ئەو کەسەی زەرەری کردووە بڕوا بەیانی لە دادگا شکات بکە کێ هەیە بێتە بەردەمی تعویزی ئەم زەرەرەی بۆ بکاتەوە شەبەکیەکان هەڕەمیەکان ئەوانە نەتیجیانێک شتە حرامە مامەڵەکردن لەگەڵ کاتە پێیان بۆ هاوڵاتیان چیە پەیامان بۆ هاوڵاتیان ئەوەیە تکایان لێ ئەەکەین پێشەوەی کە داخڵ بەر پرۆسەیەکی بازرگانی بن پرسیاری شریعەتی پیرۆزی ئیسلام بکەن نەک ئەوەی کەوا کەوتونەتە ناو ئیشەکەەوە ئێستا زۆر کەسێ سکاڵا ئەکە ئەڵێ من پارێکی زۆر ماوە بە کاڵایەکە و کاڵایە لە بازار $50 ناکە بەڵام من $1000 ماوە ئێستش کە چوومەتە دادگا کەسێک نییە بێ مافەکەم بۆ بگەڕێنێتەوە باشە بەڵام کاتێک هاوڵاتێکی ژەبینێ دوو جەر فتوا ئەبینێ مامۆسانی جاری یەکەم ڕواەتی پێدرێت جاری دوم قەدەغاکرێ ئەمەش تۆزی سەر لێ تێکدان بۆ هاوڵاتی دروست ناکە بۆ مسلمانان دروست ناڕاستە بەڵام لە بابەتی فتوا لەبەر ئەوەی ڕووداوەکان زۆرن ئەگونجێ ئەوەش ڕوو بدایە ئەگونجێت گۆڕانکاری بەسەرابێ چونکە گۆڕانکاریەکە لە چۆنێتی پرسیارکردنەکەیە لە چۆنێتی بەدواداچوونەکەیە ئەگونجێ پرسیارەکە بە شێوەیە کرابێ مفتیەکە باش تێنەگەیشت بێ یا بەدواداچوونەکە وەکو خۆی نەبوو بێ ئەو حاڵەتانە سروشتیەکە ڕوودا. لە هەرێمی کوردستان 5 کۆمپانیای تایبەتی نێتۆرک مارکێتین هەیە شێوازی کارکردنی هەرێکەیان جیاوازە زۆرینەیان لە ڕێگەی دروستکردنی تیم و باڵەوە کارەکانیان بەڕێدەکەن کاتێک ڕای هەر کام لەو کۆمپانیایانە وەردەگری هەریەکەیان دەڵێن کە ئەوان لەسەر ڕێگەیەکی ڕاستن و بەرامبەرەکانیان بەو جۆرە نییە. مەبەست لەم پرۆگرامە نەهاندانی هاوڵاتیانە بۆ بەشداریکردنیان لەم پرۆژە جۆر بە جۆرانە
نەلێدان و شکاندنی کۆمپانیاکانی ئەم بوارەیشە بەڵکو خستە ڕووی ڕاجیاوازەکانە بە شێوەیەکی پیشەیی دوجار بڕیار و ڕای دروست لای هاوڵاتیان خۆیانە تا بەنامێکی دیکە و لایەکتان لە خۆشییابن خواتان لەگەڵ